ڕەنگە زۆر جار لەسەر سفر و خوانەکانی گوێمان لە قسانە بێتەوە ئەڵێ من کەسێکم قێز لە شتەکان زۆرەکەمەوە. ئایا هۆکارەکە ئەوەیە کە بینینم بۆ شتەکان قێزەونانەیە یان هەر بەفعلی ئەو شتانە خۆیان پیسن چی بکەم بۆی وانە بم؟ درستە لە مەزموونی پرسیارەکەیە دیارە ئەو بەڕێزایان ئەو خاتونە خۆی حەزی بەو شتە نییە کە ئەو خەسڵەتەی تایە بەس خۆی خوێنیوەتەوە کە ئەزانێ ئەو شتەی تایە ئەمە یەکەم هەنگاوی چارەسەری ئەم شتەیە کە ئێمە کێشەیەکە بێت پەنجەی بخینە سەر بڵین کەمادەم خۆی زانێ ئەمە کێشەکەیەتی بەڵێ دیاری کردووە کە ئەمە کێشەیە دوو هەمن ئەوێ هەنگاو بنێ وەنیە چکە زۆربەی ئەو بەڕێزانە ئەمە لەوانەیە دەرکەوتەی نەخۆشی وەسوەسەی هەبێت. نەخۆشی وەسوەسە ئەوەیە بیرۆکەیەکە یان خویەکە ئینسان هەست بە خۆیەکە کە هەیەی ڕقیشی لەو خۆیە بەڵام ناتوانێت ئەنجامی نەدا ئەو شتە کە قێزی هەیە فکر ئەکاتەوە هەمووی بۆ دروست نابێت بۆی ناچارە بێ هەربێ بەشداری هەربێ ئەنجامی بات هەر ئەبێ ئەنجامی بات و خۆلادان ئەکات لەبەرەوە سیرەکەی لە ماڵی کەس ناچێتە دەرەوە سیرێکی ناچێت بۆ ماڵی هیچ خزمێکی لە هیچ سفرە و خوانێکا بەشدار نابێت شتەکانیان بە پاک نازانێت شتەکانیان بە پاک نازانێت لە دوورەوە خەریکامرێ بۆ خواردنەکە بەڵام ئەڵێ لەوانە خراپ لێنرا هەزار لێکدانەوەی خراپیەوە دەسی یان نازانم چی هەیە بەس مجرد بەوەی بێتە دەرەوە لە ئەو شوێنەی ئەوەی کە هەست بە ئەمانە کاتیایە هەست بە سکیوریتی ئەکاتیایە ها ئێمە زۆنێکی خۆی هەیە لەو زۆنەیە هەست بە ئەمانەکات قەت زەخت لە خۆی ناکابێتە دەرەوەی ئەو زۆنە بڵێ باشە ڕەمەزان دەرفەتێکی باشە بێت بۆ ئەوەی تێکی پشکێنێ ئەو بیرۆکە چۆن لەبەرەوەی هەموو هینەکانیەتەوە سەر ئەوەی ڕەمەزان ڕێژەی ئارامی ئینسانەکان زیاتر ئەکات بەو ئارامیەتەوە ئەتوانی لە زۆر شتا کاریکەیت بە تەرکیزێکی زۆر زۆرەکەیتە سەر نوێژ و عیبادەت و قورئان خوێندن و چاگەکردن و چی و بەمەش دوورەکەویتەوە لەو جۆرە بیرکردنەوەی کە ئەتبەن بەلەو بیرکردنەوەی قێزەون وەکو بیرۆکەی نەرێنی بە شێوەیەکی گشتی وەنیە بە دوورت دەخاتەوە کە خۆشت ئارام بیت کە ئەشبینی خەڵک هەمووی لە دەوروبەرتایە ئەوە نانەخوا ئەوە چی ئەکا ئەوە چیەکە جەوێکی باشە بۆ ئەوەی ڕوبڕی ئەو ترسەت ببیتەوە یەک جارە تێکی پشکێنیت ئەو بازنەی ئەوەی کە هیلاکی کردویت حیاتی خۆ بەدەستەهێنیتەوە